تاقتاق ئەو ناوچەی بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان نەوتی خۆماڵی لێدەرهێنرا. ئێستا خەڵکەکەی بەدەست بێ سوتەمەنیەوە دەناڵێنن وە خەڵکەکەی دەڵێن لەسەر دەریایەک نەوتن لەبری حکوومەت خێرخوازان نەوت دابش دەکات بەسەریاندا. ئەمە دیمەنی کێڵگەی نەوتی تەقتەقا کە لە ساڵانی ڕابردوودا بەرهەمی ڕۆژانەی دەگەیشتە نزیکەی 150,000 بەرمیل نەوت کە بەرهەمەکەی بە بۆڕی و بە تانکەر هەناردەی دەرەوە دەکرا. ئەم دیمەنەش شارۆچکەی تەقتەقا کە خێرخوازان بە جلیکان نەوت بە ماڵەکەم دەرامەت و هەژارەکان دەبەخشن. بەچیتانە هەردەم بە کامەتانە بە مەعاشتانە بە نەوتانە بە ئاوتانە بە کارەباتانە بە دزیتانە کەس نییە کە تۆڕە نەوتمان بداتێ نەبەخۆی ئەمە 3 سارە و 4 سارە برێک گاڵۆنێکم وە نەگرتووە یەک بەرمیلێکم کردیەوە بە 106 دینار پارە. پێداویستەکەی خۆمان پێپڕ بکەینەوە کارەبای نیشتیمانیش نییە. کارەبای نیشتیمانەکە هەوایە ئەرچی هاڵاتیان تاڕادەیەک سوکترە بوو لەبەرەوەی دەبووە جێگرەوەی نەوتەکە. ناحیەکەی ئەو بەری ئاوەکە کە سەر بە کەرکووکە مانگانە 50 لیتر نەوت بە هەر خێزانێک دەدرێت، بەڵام ناحیەکەی ئەمبەر کە سەر بە هەولێرە نزیکەی 4 ساڵە هاوڵاتیان نەوتیان پێ نەدراوە. ئەم نەوتە کە دابین کراوە لە کەمپینی ئیسلام و ژیان لە ئەوروپا کە کۆمەڵێک کوردن لە ئەوروپا پارەکە کۆ دەکەنەوە و دەینێرن بۆ ئێمە کەوا ئێمەش بەسەر ئەو ماڵانەی کە مستەحەقن دابەشی دەکەین کە نەوتیان نییە یان پێداویستی نەوتیان پێدابین ناکرێ. دابەش نەکردنی نەوت لێرە هاوڵاتیانی نیگەران کردووە. دوایین جار کە لێرە نەوت دابشکرا 2 ساڵ لەمە پێش بوو کە ئەو کات بەشێکی کەم لە دانیشتوانی ناحیەکە نەوتیان پێدرا. سەرڕای دابەش نەکردنی نەوت لەلایەن حکوومەتەوە ئیدارەی ناحیەکە تێبینی لەسەر دابشکردنی نەوت لەلایەن خێرخوازانەوە هەیە. وەڵا حتمما لە ڕێگای ئەگەردام و دەستگاکانەوە بێ باشتر شوێنی خۆی دەگرێتن نەوەکو ئەو هاوڵاتیە یان ئەو خێرخوازە لێکلایەنە و لە ڕێگای هەندێک کەسەوە بە تایبەتی بیکاتن. دەنا ئێمە ئەو یەک کۆمپانیا هاتیە لە ڕێگای دامەزراوەکانی ئێمە ناوی وەرگرتیە و بەرپرسیاریشن لەو لیستەی کە دامانە پێی. ساڵی ڕابردوو خێرخوازێک بڕی 1 ملیۆن لیتر نەوتی بێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی سنوورەکە دابین کرد، بەڵام حکوومەت لە بەرامبەر پێدانی ئەو نەوتە خێرخوازیە پارەی لە هاوڵاتیان وەرگرت کە نزیکەی 19 دەفتەر دۆلار بوو. تا ئێستاش چارەنووسی پارەکە بە نادیاری ماوەتەوە. خالید محەممەد NRT شارۆچکەی تەقتەق.